ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ناکۆچیەکانی نێوان ئەمریکا و ئێران و کاردانەوەی لەسەر ئابووری و سیاسی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە دەکات. ئەم ناکۆکەی کە ئێستا لە نێوان ئێران و ئەمریکادا هەیە چەندە کاریگەری ئابووری و سیاسی بەسەر هەرێمی کوردستان دروست کردووە. ئێمە لەم بە دوواداچوونەدا هەوڵ دەدەین وڵامی کۆمەڵێک پرسیار بدەینەوە. حاجی گیان چۆنی؟ باشی؟ ئەحواڵ چۆنە؟ خێر بیتەوە لە چ شارێک؟ لە تارانێک بوو. لە تاران بوو. هەر بە سەردان چوو بووی؟ وەڵڵاهی تۆزێک نەخۆش بووم و سەردانیشم کردو. زۆر باش. چ هەیە لەوێ چ هەیە چ ڕوو دەدا؟ وەزع چۆنە؟ خەڵک چۆن دەژی؟ وەڵڵا خەڵک چۆن دەژی وەڵڵا بۆ خوان ئەوەی تۆ بینیت گرانیە و لێ گرانیە. وەڵڵا گرانی هەم کەس بۆ مەشەوە. بۆ تۆش بۆ تۆش وایە؟ ناوەڵا بۆمە باشە ئەمە بەس سارێک ڕۆی هەرزانە بنزین 12 لیتر دەکا هەزاری ما. یعنی بۆ خەڵکی ئێمە هەرزانە بەس بۆ باشە بەڵام شتیکە گرانە. ئەی خەڵک لەوێن دەرێ پارەی هەیە نییە دەترسێ لە وەسعی ناترسێ خوای ئاگام لیان نییە بەرەوە پرسیاری ئەوە نەکرد دەترسن. زار کۆرە تۆ لەمە ساتر دەزان. باشی تۆ خەڵک چێن دەرێت؟ باشی پیران شاری؟ هات چۆ دەکەی لەم ڕێگا؟ باشە هەر نەفرێک بە چەندە کە دەچێت؟ نەفەری لە ئێران ڕە بە 80,000 تومانە. 80,000 تومان دەکاتە چەند پارەیە عێراقی؟ بە 6,000 لە چ شوێنێکەوە؟ پیرانشارە بۆ هەولێر بۆ هەولێر لە پیرانشار بۆ هەولێر بە 6,000 دیناری عێراقی. باشە دۆخەکە چۆنە ئێستا لە ئێران؟ ژیان چۆنە ئاسانە؟ ناوەڵا زۆر ژێوی ژیانی ئاسانە خەڵک پارەی ئاسان دەست دەکەوێت؟ نەوازەمات زۆر دەفشاردەیە. ینی خەڵک بە زەحمەت ژیان دەکەن. ئەرێ وەڵڵا چییە کێشەکە چییانی؟ کێشەکە چییە؟ کێشەکان چێ پارە دەست ناکەوی کار کەم بووە؟ نەوڵا کار کەمەدەنە پارە دەست پارە هەیە. پارە هەیە بەڵام کار کەمە ئینسان ناتوانێت پارەی دەست بخات. باشە ئەی بۆ ئێوە کوردستان چەندە گرینگە ینی ئەم دەواازانە چەندە گرنگ؟ زۆر مهم ینی بەڕاستێکەوە دەواازانە نەبێت ئەمە ئەسارن بەخاتی ئەواسارێک کە لەسەر کوور خەڵکی ئێران هەیە بەخصوص لەو شارە کوردنیشانە نیشینەکان بەخاتری ئەو کوردستانی لیان دیاری ناکە. ینی ڕۆژهەڵاتی کوردستان چاوی لە باشووری کوردستانە بۆ بوو. ئەرێ وەڵڵا ینی ئەو دەواازانە گرنگن بۆ زۆر مهمن. لەبەر چی گرنگە؟ ینی کەسێک پرسیار دەکە دەڵێ بۆ گرنگە ینی چییە؟ ئێرە باوەشێکی کردێتەوە بۆ مامەدێنێرە ئیشە دەکەین تەواوی جەماعەت ڕۆژێ باوەڕکە ڕۆژی وا 30,000 نەفەر دێ بۆ ئێرە ڕۆژانە 30,000 ئەرێ نەفەر وەڵڵا ڕەفت بەس لە ڕێگەی پاسەکانتانەوە؟ لە ڕەدنا هەر بە تاکسیەکان بە تەکسی و پاس ڕۆژانە 30,000 دێتە هەولێر لەم دەواازەیە لەم دەواازەیە چی دەکەن دێن بۆ چی؟ هەموو لێرە کارێ دەکەن هەموو کار دەکەن. ئەرێ وەڵڵا ینی کرێکارێکی زۆری ئێرانی کرێکار هەموو ڕۆژهەڵات هەموو دێنە هەولێر. بەڵێ کوردن یان فارسن؟ فەرق ناکات لە بەخصوص کورد زۆر دێ فارسیش دێن تورک دێن شکاک دێن هەموو زۆر دێن هەموویان. ئەرێ وەڵڵا لەم دەواازەیەدا ژمارەی زۆر لە گەنجانمان بەرچاو کەوت پرسیاری ئەوەمان لێکردن کە ئێوە بۆچی هاتوونەتە باشووری کوردستان. ئەم کۆمەڵە گەنجە باسییان لەوە کردکە ئەوان کرێکارن لە وڵاتی خۆیان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە زۆربەی زۆریان کوردن کاریان دەست ناکەوێت و ڕێژەی بێکاریش یەکجار زۆر بووە بۆیە ناچار بوونە ئێستا ڕوو لە باشووری کوردستان بکەن بێنە شار و شارە جۆر بە جۆرەکانی باشووری کوردستان لە دوای کار دەگەڕێن. بەشی زۆریان کرێکارن وەستای بیناسازین هەرێکە لە بوارێکدا کار دەکات دەیەوێت لێرە کار بکات و بژێوی ژیانی دەست بکەوێت و دواتر ئەو پارەشی دەست دەکەوێت بۆ بژێوی ژیانی مار و منداڵی ڕەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان بکاتەوە. بەخێر بێت بۆ کوردستان چۆنە سەفەر دەکات؟ من قبلا اومدم به سر میخوام برم به کار دارم اونجا
دەڵێ پێشی هاتوو مەزارعانەکانش هاتوومە کارم هەیە بەکار ینی کار دەکات لە باشوور کار میکنه اونجا یا واسه استراحتی من طبعا سال 2004 اینجا کار میکنم ولی متاسفانه موفق نشدم کلی ضرر کردم دەڵێ لە ساڵی 2004 و هاتوومە تێرە کارێ دەکەم بەڵام ئێستاکانی موفق نەبوومە لە کارەکەمدا باشە دۆخی ژیانی خەڵک لە ئێران ئێستا چۆنە میگه زندگی مردم ایران الان تو ایران چجوری والله چه از خودم هست میدونین دیگه همه اخبارا رو میشنیم کار هەیە بڵێ کار و اینا هست اونجا کار هست ضعیفه متاسف دەڵێ کاروبار کەەوە دیارە بۆ خۆ هەمیشە لە کاناڵەکانەوە گەولەیە چۆنە وەزەکە دیارە کاروباریش کە نییە باشە ترسیان لەوە هەیە ئەمریکا و ئێران بەشەڕ بێن میگه ترس دینداری که امریکا و ایران با هم بجنگن والله من نمیدونم خەڵکی کوێن دەرێ زاخو خەڵکی زاخۆی کوێ ئیران کوێکیش باشە رضاییه ڕزاییە ڕەوش چاوا بوو بێ دەرێ ژیان چاوا بوو ایرانه والله جیانەکە نەخۆشە بوانە چمان ناخۆشە ژبەر چ ناخۆش گرانیە گرانیە بەێ هەر گرانیەکی جدیان بەس بەڵێ. ئەی ترسیوان هەیە شەڕ چێ بەرە ئەمریکا ئێران ترسن گەرەک دەترسن ترسنش ئەمریکا باش دخوازن شەڕ چێ ببیان ناخوازن والله هەر کەسێک ناخوازە شەر چێ بێت بەس دوژە دێ چێ بێت ینی ئەو ژیان بۆوان گەلێک سەختی بووە هەروەڵە سەختە سەخت بووە گەلە سەختە عامل دەچێت مەسەنە حتای واری خارجەریەکەت عاملیەکەت 40,000 کیلۆکە 2 کیلۆ تەماتە دەبێت ینی کرێکارە 1 کیلۆ تەماتە دکاری ینی یەک ڕۆژکار دەکات کیلۆیەک یان 2 کیلۆ تەماتە زێدەتر نکاری ینی بۆ بەرە گۆشت و مریشک و ئەو چش نکارن بکڕن زەحمەتیە گەلە زەحمەت ئەدی ڕەوشێوە چاوای کە دەچون پارەیەوە هەیە قیمەتە قیمەتە قیمەتە. مەفولە ڕۆژایە هاتووی بۆ هەولێر بله چ دەکەی لە هەولێر کاشی ینی کار دەکەی بله کاری بۆ کرێکاری هاتووی بله باشە تۆ پارە ڕوان دەکەی تۆ بۆ ماڵی خۆت باشه بونا ما چه بکن بیکاری نوای که باشە لە ڕزای خەڵک بێکارە زۆر نتوانه دیره زۆر دیگه هیا کاری هیا اما کار جلو جای بو همیا چنینه جماع زورم یعنی کاشکار زور باشە خەڵک چ دەڵێت بۆ ینی گرفتی ئەمریکا و ئێران خەڵک چ دەڵێ والله آگاه بینی از نظام داشت ینی خەڵک بێزارە بێزار نییە خب امریکا بۆ ئەمریکا بۆ دۆخەکە بۆ ژیانیان والله جیانی ایران خوشه خۆشە جیانی ایران خوشه باشە کوردی قسە دەکەنەوە دەرمان هەیە لە نەخۆشخانەکە لێرە دەرمان نان لە ئێران هەیە ینی زۆرە یان کەمە نە زۆرە ئێستا دەڵێن کەم بووە ناوەڵە زۆرە تۆ چۆن هااتێ باشووری کوردستان وڵای هەبوو گەشتی هاتمە بوو سیاحەت بۆ گەشتکردن بەڵێ. ینی لەوەتەی پارە هەڵگیراوە ئێوە دەتوانن بێن بەێ بەێ بەس تۆ بۆ گەشت هاتووی پارەی ئێرانی ئێستا قیمەتی کەم بووە بۆ تو کێشە نییە وڵای ئەوە اقتصادەوە لومە مەربوتی نییە ئەوە سەر دەوڵەتی مایە دەبینی جارێکی پارە دابەزی جارێکی پارەگران نبی باشە بەس دەڵێن لە ئێران گرانیە وایە وڵی گران نییە ناوڵی زۆر گران نییە یعنی بۆ خەڵکی ئێران دەڵێن گرانیە تو دەڵێ چی گرانیە گرانیه ئەوە دەڵێ زۆر گرانیە گرانیە. زۆرش گرانیە تۆ دەڵێ وازن ئەخە دەزانێ کووە ئەوە نا ڕابتی هەیە بە اقتصادی ڕابطی اقتصادەکە ئەوە دەڵێ ڕەتی هەیە بە اقتصادی بجراتي هيا گرانی برجات بەس گرانی ینی خەڵک فەقیرە ئەو پڕی بەدبختیە پڕی ماڵوێرانێ باشە ڕاستە و دۆخە خەڵک زەرمەند نەبووە بەرە وڵا پڕزەر خەڵکی فەقیر زیێر زەرمەندە لەو سیاسی ڕۆژێ بە شەز زەکارەکە ناتوانێت میوێش بۆ ماڵەکە خۆی بکە یعنی ئێستا خەڵک ناتوانانی میوە بکەن ناوەڵە ئەو پڕی خراپە باشە ئەی ئێستا خەڵکێک دێتە هەولێر دێتە باشووری کوردستان وڵا یا پارە قەرزەکەیان بە زۆری خۆ دەگەێنێتە بە شتێکیش کە ببێتە ماڵە باشە تۆ وەکو هاوڵاتیە ینی هەستت چیە داوات چیە دەتەوێت چی چ خەونێکت هەیە بۆ ئەو دۆخەیە ئەسا خەونەکەەوە یا دەگەڵی پێک بە یا شێبکە بەدبختە ئەمە لەو ڕزانەتی بێنە دێرە ئەو خشتی خۆش نێت لەو بەڕاست بێ لە بەرگیش بێت ینی بۆ سیاحەتەکە تۆش بۆ کاراتووی ئەوە هەم بۆ کاراتوو باشە ترس ینی ترسی ئەوە هەیە گرانیەکە بە شێوەی خەڵکێک تا ئەو بڕ لەوەی گرانتر هێشتاش ینی ئاخی دەرەجێخرا ئەرە وڵە جاگەوە ئاخر دەرزێنەوە لە برزان دەمژینەوە هێشتا و مەرحەلەی ئەرە وڵا لە مەرحەلەدا بووە باوکێک پارەی نەبینی دەرمان بکڕی بۆ ئەرە منداڵ وڵا بۆرە وڵا پڕ
زۆرە ئەرەوە حالەتی وا زۆرە ئەمڕی نەبێت تۆ خەڵکی چێن شنو چێن دەرێ شنو شنۆیە وەزە چۆن دۆخ چۆن والله وعزنت صلي خير خراپە باشە دەڵێن خراپە بەس خراپێکەت شێ بە نمونە بهێنەوە یعنی بۆ مثلا کار نییە بیکاری زۆرە شتیش گران ئەگەر بڵێن لە مثلا لە سەد کەس چەند کەس کاری هەیە والله لە سەد نەفر عام خودی شخصی خانەوادەی خۆم سێ نەفرم هیچ کار نییە بێکار بێکار باوەڕ دەکەی لە سەد نەفەری دە نەفەری کاری نییە هەلعانیش یعنی ساڵێکە وای لێ هاتووە دەنا خۆشترین جێ ئێران بوو وەلی عانس یەک ساڵە باوەڕەکەی سەختترین جێ سەختەژ کارێ وەڵا سەخت بێ ئیشەکە چی کردووە چی تەسیراتێکی دروست مثلا بێشکە کار نییە شتیش گران گران بوو باشە سفرەکەتان چۆن ئەوەی لە ماڵ دەیخۆن چی دەخۆن زاوە هەیتی ئەو باشە شتەشی هەردەخوا ئەوی نیتی چۆن دەژین بێکاری ئێوە بێکار و چۆن دەژین چۆن چۆنێکی بێ بەعزێک کەسێکە ئەمەسام شخصی خانەوادەی خۆن دەستن ژیای دێنن برای من دەستن ژیای دێنن شتی دێنن لە شاخی دێن بخواان دەفرۆش باشە تۆ هاتوویتە بۆ هەولێر پێشتر تقریبا 15 ساڵ ئەو یەکەم هاتوومە بۆ دییانە ناتووە پار هاتووە دۆخ ساڵ زۆر ژیانی ئێرە چۆن دەبینی خەوت ئێرە لەمە باشترە زۆر باشترە ئێمە ئێستا لە هۆبەی دواخاڵی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانین ئەمە دوایین خاڵی پشکنینی هەرێمی کوردستانە لەم هۆڵەدا وەکو دەیبینین بەشی زۆری ئەم هۆڵە ئێستا چۆڵە بەتاڵە بە بەراورد لەگەڵ ڕێژەی چوون بۆ کۆماری ئیسلامی ئێران و هاتن بۆ نێو هەرێمی کوردستان ڕێژەی هاتن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ نێو هەرێمی کوردستان زۆر زیاترە لەم دەواازەیە دووچین لە کۆماری ئیسلامی ئێرانەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن کە ڕێژەکەیان یەکجار زۆرە بەشێکیان کرێکارن بۆ کرێکاری و کەسابەتی دێنە هەرێمی کوردستان بەشێکی دیکەشیان خزم و کەسوکاریان لە باشووری کوردستانە دانەوێت کەمێک پشوو بدەن و بە دیمەنە جۆر بە جۆرەکانی باشووری کوردستان ئاشنا بن. لە پاش گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران هەندێک ڕوسوماتە بوو لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و بە شێوەکی گشتیش لەگەڵ عێراق ئەم ڕوسوماتانە نەماوە من لەگەڵ کۆمەڵێک شۆفێری تاکسی کە دەچن و دێن لێرە سەرنشین دەبەنە هەولێر و هاتشۆیەکی زۆر بە خەڵکی کۆماری ئیسلامی ئێران و تەنانەت باشووری کوردستانش دەکەن دەمەوێت بزانم ینی دۆخەکەت چۆنە پاش هەڵگرتنی ئەو ڕوسوماتانە وە چی دەبینن لەگەڵ خەڵک لەگەڵ سەرنشینان چی جێبیز دەبن باسی چی دەکەن پێخۆشحاڵن بەڵگرتنەکە باشە بەڵام بۆ ئێمە زەرەر بۆ تەکسی خەڵکی عاجمەران مەنتیقەی لەبەر ئەوەی هەڵگیراوە ئێستا فەر بوو پێشتر 4 ئۆتۆبوس 5 ئۆتۆبوس داهاتن ئێستا چ ئۆتۆبوسێتە یانی زیاتر ئۆتۆبوس کاتێکە ئۆتۆبوسێت فەرماها ئەوە تا ئیش کاریم ئەوە دانیشتوونە سەبارەت بە خەڵک ئەو خەڵکەی کە لە ئێرانەوە دێ باسی چی دەکەن یانی دۆخیان چۆنە ژیانیان چۆنە ژیانیان تاوڵی گوزەرانیان ناخۆشە گوزەرانیان وەکو پێویست نییە ئەو وەکو ئێمە نین ئەوان زیاتر پشت بخوان ینی گەمارۆکانی ئەمریکا تەسیری زۆر زۆریش باش ئەو دەواازە دابخرێت تەسیری هەیە چی دەکاگەر دەواازە بۆ چه تەسیری هەیە تەسیری بۆ ئێرانیان زۆرە لەبەرەوەی خەڵکی ڕۆژهەڵات زۆر دێ لە کوردستانی ئیش دەکات هەم وەستا هەم کرێکار هەم دکتۆر هەمویان دێن لە کوردستانی ئیش دەکەن زۆربەی ئەو کەسانی کە دێن چێ ناوانێن کە دێن کرێکار فەقیر و فەقارەتە زۆر دێن بەڵێ هەموو فەقیر و فەقارەت کابرای ئەوەی نایە بڵێم هەموو فەقیر و فەقارەت باشە بۆچی دێنە باشوور چاکە بۆ دێن کێشەیە ینی لەوێ مادەم هەردوو لا وەکو یەکبی بۆ دێتە باشوور ئیژینە فەرموجان کاکە جان حەمەلە دێ ڕۆژێ بە 30,000 لەکە بە 30,000 ئەوە نییە بە 30,000 30,000 من دەکاتە 350,000 پەم ڕۆژێ 6 بەرامبەری ئێرانەیە مەتری کاشیرێرەکانە بە 3,000 دەکەن
تێگەیشتی تەقریبەن 9000 دینار دەکات زۆر دەن کرێکارن چۆن کاکە ڕاشی زۆر پێتان باشە ئەو کرێکارانە بێ بەردەوام بێ وڵات کرێکار قەیدی ناکە کرێکارێکاری بەڵام ئەوان پێمان باش ئەوان سایقیشان دێن لەسەر کوردستانی وە کاسبی دەکەن یعنی هەمویان چاویان لە باشوور ئەرێوەڵ ئێستا وتی بۆسە لێرە بڕوان نەفەری هەڵدەگیری هەتا هەولێر چێندە نەفەرە بێ هەر هەڵدەگیری باشە سەبارەت بە دەماڕۆی ئەمریکا ترسیان هەیە لەوەی زۆر ترسیان هەیە ترسی ویان هەیە کە قەیران زیاتر بی خواردن و ئازوقەیان نمینی ینی برسێتی بە تەواوی سەریان برسێتی سەر هەڵبدە دەوڵەمەندە کە زیاتر دەترسێ دەوێ فەقیر پێی خۆشە فەقی دەڵێ من هەر لە بەین چوومە خواخوایانە زووتر ساعتێک زووتر ئەمریکا دێ بدە حەز دەکەن ئەرێ وەڵڵا بەڕێز نازم دەباخ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لە باسی ڕۆژ لەگەڵمان بەشدار بووین. بەڕێز نازم با لەوەوە دەست پێ بکەین سەبارەت بە ناکۆچیەکانی لەگەڵ ئەمریکا کۆماری ئیسلامی ئێران چۆن دەڕوانێتە سیاسەتی ئێستای هەرێمی کوردستان. من پێم وایە هەرێمی کوردستان ئەو سیاسەتێک کە ئێستا گرتوویەتێ بەرورەسەری بەردەوام بێ پێم وایە توانیوێتی کە بێلایانی خۆی بسەلمێنێ وەک تێکەڵاوی ئەو ملمانە کێشانە نەبێت کە لە بینی ئەمریکا و ئێران هەیە ئەویش لە چوارچێوەی خۆبەستنەوەیان بە سیاسەتی عراق و سیاسەتی تایبەتی خۆشی چونکە نابێ ئێمەوەمان لەبێت ئەو جوگرافیە سیاسی و عسکەری و ئەمنیەتەی کە ئێمە لەگەر کۆماری ئیسلامی ئێرانی هەمانە لەم قۆناغا ئەبێ ڕەچاوی بکەین نەکە ئێران وڵاتانی تری دراوسێش بە تایبەتیش لەم کێشە قوڵەی کە ئێستاکە ئەمریکا لە ناوچەکە بەرپای کردووە. هەریەکە لە ئەمریکا و ئێران هەوڵ دەدەن دۆستەکانیان لەم ناوچەیە زیاد بکەن. ئێران وەکو وڵاتێکی بەهێز هەرێمی کوردستان لە ناوچەکەشکە کاریگەری هەیە هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر لە چێوە استراتیژیەتی کۆماری ئیسلامیدایە. من پێم وایە خوێندنەوەیەکی هەڵەیە وا بە مطلقی بینی ڕەش و سپی کۆماری ئیسلامی ئێرانی لە پەیوەندێکی باشدا هەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش و ئەو هەڕەشانەی کە باسی دەکرێت هەندێکیان دروستکراون هەندێکیان لە ئەنجامی هەندێک کار و بەرپەستانەوە دێتە پێش کە هەمیشە ئەمە پێشترش گوتراوە پێش ئەوەی کە ناکۆچەکانی نێوان ئەمریکا و ئێران قوڵ بێتەوە و هەرێمی کوردستان بەشێکە لەو استراتیژیەتەی کە لە ناوچەکە ئێران هەیەی چونکە بەشێکە لە جوگرافیای سیاسی عراقی ئەمنیەتی عراقی و ئێران هەمیشە بە چاوێکی دۆست سەیری هەرێمی کوردستان و عراقی کردێ بۆیە پێشبینی دەکا کە لە هەموو قۆناغەکاندا ڕەچاوی بارودۆخی ئەو بکرێت وەکو پێشتریش بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە باڵاوە تا دەگاتە خوارێ زۆر زیاد تاکی لەسەرەوە کراوەتەوە کە ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە پێکەوە گرێدراوە و بەرزراوە و تا ئێستاش هەرێمی کوردستان توانیوێتی بە شێوەیەکی ئیجابی ئەم وەزعیەتە ڕابگرێ و ئەم سیاسەتەش پیادە بکرێت. زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئەگەری شەڕ زۆرە لە کاتی دروستبوونی ئەو شەڕەدا یعنی ئەگەری ئەوە هەیە ئێران هێرش بکاتە سەر وڵاتانی دراوسێ بە تایبەت عێراق و هەرێمی کوردستان ئەو ناوچانەی کە بنکەی سەربازی ئەمریکای لێیە من پێم وانییە ئەوە ڕووداوە بەش و حاڵی خۆشم ئەبێ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و عراقیش ڕەچای ئەو بارودۆخەی دنیاش بکات چونکەگەر دیقەت بکەین ئێمە وڵاتی ئەمریکا بە تەنها و ترامپ وەکو سەرۆکۆماری ئەمریکا بە تەنها سوورە لەسەر هەندێک پەیام بەڵام خوێندنەوەمان بۆ سیاسەتی ئێستاکە رووسیا، سین، ژاپۆن، فەڕەنسا، ئەڵمانیا، بەریتانیا و زۆر وڵاتی ترشکە لایەنگری ئەم سیاسەتەیە لە ڕێککەوتنی پێنج زائیدیەکە کە کۆماری ئیسلامی ئێرانی گرتوێتێ بۆیە شارکردن و پەلاماردان وا کارێکی هاسان نییە بەڵام بە دڵنیاییەوە لە هەر شوێنێکە ئێران تاکید لەسەر ئەوە ئەکاتەوە ئەمە کە هەرێمی کوردستان خۆی بۆ بەشە نازانێت لە هەر شوێنێکە پەلاماری کۆماری ئیسلامی ئێرانی بدرێ کۆماری ئیسلامی ئێرانیش بەرپەرزدانەوە وەڵامدانەوەی بووە و دەشی بێ کە لەم قۆناغە من ئەوە بەدی ناکەم. وەک دیارە وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئێستا لە عێراقا دەمانەوێت بزانین ئایا ئەجندای ئەو سەردانە چییە و سەردانی هەولێریش دەکات؟ من پێم وایە سەردانەکەی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێرانی
ئەهمیەتی خۆی هەیە گرنگی خۆی هەیە و لە چوارچێوەی ئەو پەیوەندیە تایبەتیانەی کە لە نێوان عراق و کۆماری ئیسلامی ئێرانی هەیە کە گوێبیستیش بووین لەسەر کۆمال لەسەر ئەنجومەنی وەزیران لەسەر پەرلەمان و تا هێز و لایەنە سیاسەکانیش کە ڕۆژانە چەند جار خۆپیشاندانێکەکرێ بۆ چەسپاندنی ئاشتی و دوورکەوتنەوە لە شەڕ بۆیە لێک نزیکبوون و ڕاوێژکردن پێکەوە گرنگی خۆی هەیە و سەردانەکەی زەریف بەشێکی بۆ ڕاوێژکردن و بەشێکیشی بۆ بە دوواداچوونی ئەو ڕێکەوتنانەی کە لە کۆنەوە تا ئێستا لە نێوان عراق و لە نێوان عراق و ئێراندا هەیە بۆ جێبەجێکردنی و سەردانیشی بۆ هەرێمی کوردستان من پێشببینی ناکەم ئەو سەردانە ئەنجام بدرێت چونکە ئێستاکە زیاتر لە چوارچێوەی عراق و خۆشمان کە لە چاوچەی عراقی فیدرالیزم هەستین و پابندی بە ئەو سیاسەتی کە لە بەغدا پیادە دەکرێت بۆ سیاسەتی دەرەوەی کە پێویستی شەوا بێ ئەوەی کە لە بەغدایە باز دەکرێت لەلایەنیان پێ ڕێندانەوەشی دەبێت بۆ سەر هەرێمی کوردستان بۆیە زۆر پێویست نەکات کە سەردانی تایبەتکەن. ئەگەر تەمەشا بکەین پەیوەندە دیبلۆماسیەکان بە تایبەت لە ماوەی ڕابردوودا سەردانی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بۆ هەرێمی کوردستان ئەوانەی هەرێمی کوردستانش بۆ کۆماری ئیسلامی ئێران وەکو پێویست نابیندرێ ساردا پەیوەندیەکان چۆن دەبینن ئێستا؟ من پێم وایە هیچ گۆڕینەک و گۆڕانکاریەک بەسەر پەیوەندەکانی کۆماری ئیسلامی ئێرانی و هەرێمی کوردستاندا نەهاتوە جگە لە باشی و ئەو پەیوەندە دیبلۆماسیانێک هەیە باسی دەکەن لە ڕێگای کۆنسولگەری ئێران لە هەولێر لە ڕێگای کۆنسولگەری ئێران لە سلەیمانی و جاری وایە کەسانیشان هەیە لە پەیوەندی دان و هاتوون ئەگەر باشتر نەبوو بێ خراپتر بوو. باشە تاکەی هەرێمی کوردستان دەتوانێت پارسەنگی خۆی بپارێزێت لە نێوان تاران و واشنگتۆن؟ گوتم ینی بێلایەنی و تەرەفداری نەکردن لە شەڕ و زەمینە خۆشکردن بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانەوە بەلاماری کۆماری ئیسلامیە بە دڵنیاییەوە ئەوە پارسەنگەکە ڕادەکرێت بە ئەندازەی ئەوەی کە پارسەنجی حکوومەتی هەرێم و کۆماری ئیسلامی ئێرانی گرنگە پێم وایە پارسەنجی حکوومەتی هەرێم و ئەمریکا و عێراق و وڵاتانی تری دراوسێش گرنگە بۆیە هەرێمی کوردستان جوگرافیەکی کچکەی هەیە لە ناوچەکە کە خۆشمان دیمانە بە درێژایی تاریخ زۆر کێشەی بۆ دروستکراوە زۆر جاری واشەیە لێگەڕاون بۆ وڵاتەکانی کە ئێمە لە ناویادا حزورمانەیە کێشەکانمان بەبێ چارەسەرکردنەوەی هێشتیانەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان باشترین شت بۆ ئەوەی کە بتوانێت هاوسەنجی ڕابگرێ بابەتبوونی بەو سیاسەتەیە کە لە بەغداوە بڕیاری لێ ئەدرێت کە تا ئێستاش بەغداد بڕیاری نەداوە لە ئەنجلیزدا بکات دووەمیشیان وەکو باسم کرد یعنی گەڕانەوە بۆ سیاسەتی وڵاتانی دەرەوە لە بابەتی رووسیا لە بابەتی ئەڵمانیا لە بابەتی ئینگلیز و فەرەنسا و وڵاتانی ترژ وەکو چینیش کە هەمویان لە هەنگری ئەوەن کە ئەو شەڕە نەکرێت و زەمینە خۆش نەکەن بۆیە دەکرێت ئێمە لەو لایەنەشەوە ئەو ڕۆڵە بدینین نەک وەکو ئەو وڵاتانێک کە بەرژەوەندی تایبەتیان هەیە لە هەرگیرسانی شەڕ یا ئەو بازرگانانێک کە بەرژەوەندی تایبەتیان هەیە لە هەرگیرساندنی شەڕ و فرۆشتنی چەک و تەقەمانی خۆیان ئێمە هاوکار و کۆمەک بین من پێم وایە ئەو سیاسەتێکی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی سیاسەتێکی باش و هاوسەنگە دەکرێت لەسەری بەردەوام بین هەم لەگەڵ ئەمریکا هەم لەگەڵ ئێران و هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ وڵاتانی تریش. سیاسەتی خۆبەستنەوەی هەرێمی کوردستان بە سیاسەتی بەغدا چەندە سەرکەوتوانە بووە پێتان وایە هەرێمی کوردستان زیرەکانە مامەڵەی کردووە لەمەدا؟ من ئەوەی هەستی پێ دەکەم ئێران وەکو قەوارەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری هەمیشەی عێراق سەیری هەرێمی کوردستان دەکات بۆیە چەند جارێک تاکیدم کردەوە خۆبەستنەوە بە سیاسەتی عێراق لەم قۆناغە گرنگە بۆ دروستکردنی ئەو هاوسەنجێک کە باسی لێ دەکەین ینی خۆمان نەخەینە ئاگرین ناو ئاگرێکەوە کە بەیانی لە هەر گۆڕی نەکسەرکەوتنی هەردایەکە هەر بێن جارە چتیکە کورددا پرسن و وارە هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ دووە. زۆرینەی هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێران کە لەم دەواازەیەوە دێنە باشووری کوردستان باسدەوە دەکەن دۆخی ئێستای ئابووری وڵاتەکەیان یەکجار خراپە و
باشووری کوردستانیش وەک دەواازەیەکی گرنگی ئابووری دەبینن لە ئێستادا. حکوومەتی هەرێمی کوردستانیش نایشارێتەوە کە بەردەوام دەواازەکانی هەرێمی کوردستان بەڕووی هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێران کراوەیە و هەوڵیش دەدەن بە هەر شێوەیەک بێت خۆیان لە ناکۆکی و شەڕی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران بە دوور بگرن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.